ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕێیانی ئەوکارمان هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی لە کرماشان. هەڵمەتی زاگرۆسانە لە ناوچەی گاوارەی کرماشان. گیان لەدەستانی دوو کرێکار لە کرماشان. چوونە سەرەوەی ئاماری دەست بەسەرکراوان لە سەرپولی زەهاو. سەپاندنی سزای زیندان بەسەر شارۆمەندێکی خەڵکی پیرانشار. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ورمێ. خۆپێشاندانی کوردانی ئازادیخواز دژ بە دەوڵەتی تورکیا. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی بوشێر و پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی ڕۆتسەر بە کارزاری نابۆ ئێعدام. کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 3 بەفرامباری 1403 هەتاوی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، ئیلام، بیجار، مەریوان، حەمەدان، تاران، ئاهواز، ئیسفەهان، ڕەشت، ئەردەبیل، بەندەرعەباس، خۆڕەماوە، شیراز و چەند شاری دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانە نشینکراوانی مخابرات دووشەمەی هەموو هەفتەیەک دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان بە کێشە و گرفتەکانیان نەداوە. خانە نشینکراوانی مخابرات لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و پێدانی مەزایە بڕاوەکان بوون. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی لە کرماشان. خوازیارانی مەسکەنی میلی لە کرماشان ڕۆژی دووشەممە لە ئاست ناڕوونی چارەنووسی خانوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی خۆپێشاندەران ماوەی 10 ساڵە 4 بلووکی بەداوای لێبوردنەوە ساختمانی 400 واحدی لە شارۆچکەی پەردیسی کرماشان بە نیوە تەواوی ماوەتەوە و هیچ ناوەندێکی دەوڵەتی وەڵامی داواکاری خاوەن خانوەکان ناداتەوە. ناڕازیان هەروەها وتویانە بەڕێوبەرانی پرۆژەکە داوای پارەی زۆرتر لە خەڵک دەکەن و خاوەن خانوەکان پارەیان نی. هەڵمەتی زاگرۆسانە لە ناوچەی گاوارەی کرماشان. ڕۆژی دووشەممە 3 بەفرامبار کۆمەڵێک لە ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخش لە ناوچەی گاوارەی کرماشان پەیوەست بە هەڵمەتی زاگرۆسانە بوون و سەدان دەنکی بەڕوویان لە داوێنی چیاکانی ئەو ناوچەیە چاند. هەڵمەتی زاگرۆسانە کۆتایی مانگی سەرماوەزی هەموو ساڵێک لە شارە جیاجیەکانی کوردستان بەڕێوە دەچێت. ئەم ساڵەوە هەڵمەتە لەلایەن خەڵکەوە پێشوازی گەرمی لێکراوە و بە تایبەت ژنان و منداڵانی کورد بە هەست و سۆزێکی بێوێنە بەشداری لە چالاکیەکانی ئەو هەڵمەتە دەکەن و تا بە ئەمڕۆ هەزاران دەنکی بەڕوو، گوێز، بادام و نەمامی قەزوان لە داوێنی چیا و زۆزانی ناوچە شاخاویەکانی کوردستان چێندراوە. یان لەدەستانی دوو کرێکار لە کرماشان. ڕۆژی یەکشەممە 2 بەفرامبار دوو کرێکاری شاغڵ لە کارگەیەکی ساختمانی شاری کرماشان بەهۆی بەربوونەوەی جەڕوسەقیل گیانیان لەدەستداوە. بە پێی زانیاریەکان تاوەری جەڕوسەقیل لە یەکێک لە کارگە ساختمانیەکانی کرماشان شکاوە و کۆمەڵێک کەلوپەلی ساختمانی بەسەر کرێکاراندا ڕژاوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا دوو کرێکار بەهۆی بەرکەوتنی شتی سەخت بەسەریاندا گیانیان لەدەستداوە. چوونە سەرەوەی ئاماری دەست بەسەرکراوان لە سەرپۆلی زەهاو. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو گەنجی دیکەی خەڵکی سەرپۆلی زەهاو بە ناوەکانی پویا دڵجوو و ئاریا مەحمەدی لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر کراون. پویا دڵجوو و ئاریا مەحمەدی هاوڕێ لەگەڵ 7 شارۆمەندی دیکە لە ڕێکەوتی
25 سەرماوەزی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. ناسناوی ئەو حەوت کەسەی دیکە بریتیە لە هێمن پالانی، خالید کەمەری، ئیمن سەفایی، ئومید ساڵحی، عیرفان مرادی، پەیام ڕەنجبەر و کۆمار ساڵحی. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو نۆ هاوڵاتیە لە بەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر شارۆمەندێکی خەڵکی پیرانشار. شارۆمەندێکی خەڵکی پیرانشار بە ناوی ئەحمەد مەحموود حەسەن لەلایەن دادگای ئینقلابی مەهاباتەوە بە 24 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ناوبراو ڕۆژی دووشەممە 15 گوڵانی ساڵی 99 هەتاوی دەست بەسەر و ڕۆژی چوارشەممە 21 جوەزەردانی هەمان ساڵ بە دانانی وەسیقەی 400 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. لەم دوایانەدا ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی مەهابات بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نایارەکانی ڕژیم بە 24 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ورمێ بەیانی ڕۆژی دووشەممە 3 بەفرامبار حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی لوقمان شەنگا تەمەن 45 ساڵ و خەڵکی نەغەدا لە زیندانی ناوەندی ورمێ جێبەجێکرا. لوقمان شەنگا 6 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. ناوبراو 2 ڕۆژ لەمەوبەر لە زیندانی نەغەدەوە بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی بۆ زیندانی ورمێ ڕاگوێزراوە و بەیانی ڕۆژی دووشەممە لە سێدارەدا. خۆپێشاندانی کوردانی ئازادیخواز دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی دووشەممە کوردانی ئازادیخواز لە قامیشلو، ئاموودا، ڤانکۆڤێری کانادا و لە هەولێر دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان خۆپێشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان ئاسایشی هەولێر ڕێگەی بە کوردانی ڕۆژاوای کوردستان نەداوە لە بەردەم قەڵای هەولێردا خۆپێشاندان بکەن، بەڵام خەڵکی سەرشەقام پەیوەست بە ناڕازیان بوون و بە ڕێپێوان لە سەرشەقامەکانی ئەو شارە دژایەتی خۆیان لەگەڵ داگیرکاریەکانی تورکیا نیشانداوە. لە قامیشلو و ئاموودا هەزاران ژن و پیاوی شۆڕژگێڕ دژ بە هێرشەکانی تورکیا بە کرێگیراوە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانی و منبج ڕۆژانە سەرشەقام و پشتیوانی خۆیان لە هێزەکانی یەپەگە و یەپەژە دەربڕی. لە ڤانکۆڤێری کاناداش کوردانی هەر چوار پارچەی کوردستان کۆبوونەوە و دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا دروشمیان بەرز کردەوە و داوایان لە کۆمەلگای جیهانی کرد ڕێگە لە کۆمەڵ کوشکردنی خەڵکی ڕۆژاوای کوردستان بگرن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی دووشەممە 3 بەفرامبار کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری بۆ لانانی سەقفی ئەقدەس و لانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی و لانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، گەڕانەوەی ئەو بڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە و بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی بوشێر. کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی بوشێر ڕۆژی دووشەممە 3 بەفرامبار بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان سەوسی کرێکاری شاغڵ لە بەشی 11ی ڕێگەی ئاسنی بوشێر ماوەی 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار لە پێدانی حەقی بیمەکانیان خۆ دەبوێرێت. کرێکاران وتویانە بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمە تووشی کێشەی معیشەتی و دەرمانی بوون، بەڵام بەرپرسانی ڕژیم سەرنج بە داواکاریەکانیان نادا. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی پێترۆشیمی کارون لە ماحشەر. بەیانی ڕۆژی دووشەممە 3 بەفرامبار کرێکارانی ڕەسمی شاغڵ لە پێترۆشیمی کارون لە ماحشەر دژ بە دۆخی خراپی معیشەتی و پیشەیی دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی پێترۆشیمی کارون لە 2 شیفدا کار دەکەن و
کرێکارانی شیفتی بەیانی دەستیان لە کار کێشاوەتەوە و ڕایانگەاندووە کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت کرێکارانی شیفتی شەویش پەیوەست بەو مانگرتنە دەبن. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، گۆڕانی دۆخی پیشەیی، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕفاهی، هەروەها پەرداختی مەزایە بڕاوەکانیان بوون. پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی ڕووتسەر بە کارزاری نا بۆ ئێعدام. ڕۆژی دووشەمە 3 بەفرامبەر بەندکراوانی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ڕووتسەر لە بەیاننامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری نا بۆ سێدارە ڕاگەیاند. کارزاری نا بۆ ئێعدام لە زستانی ساڵی 1402 هەتاویەوە دەستی پێکردووە و تا بامڕۆ 27 زیندانی ئێران پەیوەست بەو کارزارە بوون. بەندکراوانی سیاسی سێشەمەی هەموو هەفتەیەک مان لە خواردن دەگرن و بە بڵاوکردنی بەیاننامە داوای هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی دەکەن. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی نوێنەرانی پارلەمانی بلژیک لە کارزاری نا بۆ ئێعدام. بە پێی زانیاریەکان 114 نوێنەری پارلەمانی بلژیک لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە کارزانی جیهانی نا بۆ ئێعدام لە ئێران ڕاگەیاندووە. پارلەمانتارانی بلژیکی لە بەیاننامەکەیاندا وێڕای ئاماژەدان بە پێشێلکردنی بەردەوامی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامی و ڕێژەی بەرزی ئەعدامەکان لە ئێران سەرکوتگەریەکانی ڕژیمیان بە توندی شەرمەزار کرد. واژۆکارانی ئەو بەیاننامە سەرەڕای دەربڕینی پشتیوانی لە کارزاری جیهانی نا بۆ ئێعدام، خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.